هەر سەبارەت بەم بابەتە گفتوگۆمان دەبێت لەگەڵ میوانێک کە بەڕێز دکتۆر ژیار ئاغاپوری مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکانە لە زانکۆی ئەمریکی دهۆک. دکتۆر سلااوت لێبێت هۆکاری ئەم سەر هەڵدانەوەی جارێکی دیکەی پەنابەران بۆ وڵاتانی ئەوروپا بەتایبەت و ئەوانەی کە ناوچەکانی خۆیان بەجێ دێڵن بۆچی دەگەڕێنیتەوە؟ سلااو لە جنابتان کاکاندرێن هیوادارم کە باش بن. پێشەوەی کە وەڵامی پرسیارەکە بدەمەوە پێم وایە ڕوونکردنەوەیەک دەبێت لەسەر ئەو ڕێکەوتنامەیەی تونس و یەکێتی ئەوروپا بدەم کە لە ڕێپۆرتێکیەوەشدا ئاماژەی پێکرا. ئەمە 1 میلیارد 1.07 یورۆیە تەنیا بۆ پرسی کۆچ نییە، بەڵکو 4 تەوەر دەگرێتەوە. یەکێک لەوانە تونندوتۆڵکردنی پەیوەندی ئابووری تونس و یەکێتی ئەوروپایە، ئەوەی دیکەیان پرسی وزەی خاوێنە، پرسی سەهەمیان پرسی کۆچە و چوارەمیشیان پرسی توێژینەوە و لایەنی ئاکادمیە کە یەکێتی ئەوروپاتی هەیە یارمەتی تونس بدایانی بە جۆرێک ئەو نەهامەتیانەی کە لە یەکێتی ئەوروپادا هەیە بۆتە هۆی ئەوەی کە تونس بتوانێت کەڵکی درستی لەوە بگرێت. بەڵام لە سەبارەت بە پرسیارەکەتان کە هۆکارەکانی کۆچ بۆ ئەوروپا چییە؟ هۆکاری کۆچ هەرکو لە ئەدەبیاتی توێژینەوەی کۆچدا باز دەکرێت. دوو هۆکاری سەرەکی هەن، ئەو هۆکاری پاڵنەر ئەوانەی کە پاڵت پێوەنێت تو وڵاتەکەت بەجێبێڵی وەکو پۆش فاکتەر و ئەو هۆکارانەی کە تۆ دەکێشیە بۆ لای خۆی. هۆکارانەی کە تۆ دەکێشیە بۆ لای خۆی ئەوانەیە کە ئەو ژیانەی کە لە ئەوروپا مژدە بە خەڵک دەن کە ژیان ئاوایە و خۆشەوە بەو شێوەیە کە ئەو لایفستایلی کە لە ئەوروپا هەیە وا دەکا کە خەڵک بچێ بۆ لای. بەڵام ئەو هۆکارانەی کە پاڵ دەدێ خەڵک بڕوا ئەوەیە کە لایەنی ئابووری وڵاتی سەرەکی وڵاتی خۆت، لایەنی سیاسی، نەبوونی هیوا و هومێدێک بۆ داهاتوو و هەروەها بێکاری و ئەو نەهامەتیانەی کە بە هۆکاری سیاسی و ئەمنی سەرهەڵدان وڵاتانی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقیدا هۆکارە سەرەکیەکان حساب دەکەن. هۆکارەکان زیاتە، بەڵام من دەتوانم هەر ئاماژە بۆ چەندانەیە بکەم ئێستاکانیە. باشە دکتۆر، وەکو لە راپۆرتەکەدا بینیمان ینی بەرپرسانی ئەوروپا دەڵێن 1 میلیارد یۆرۆیان تەرخان کردەوە بۆ بەهێزکردن و پتەوکردنی سنوورەکان. ئایا فعلەن دەتوانن سنوورەکان پتە و بەهێز بکەن بەو ڕێژەی بەو پارەی کە بۆیان تەرخان کردووە لە هەوڵی کۆچە نایاساییەکان دەتوانن ئەوە بکەن؟ ئەو پارەیە کە لەسەر کۆچیش جگەیەکێک لەوانە تونندوتۆڵکردنی سنوورەکانە کە بەشێک لەو پرۆژەیەکی دیکەیان ئەسەن بەڕێوەبردننی کێشەی کۆچە، ینی گەورەتر لە تەنیا سنوورەکاندان هەیە تەمەشای مەسەلەی ئەو کۆچە بکەن لە تونسەوە. ئەوەی کە پرسی بە سنوورەکانەوە هەیە یەکێتی ئەوروپا هەیە یارمەتی تونس بدا کە هەندێک لەباری لۆجستیکیەوە بە تایبەتی لەباری تێکنۆلۆژیەوە سنوورەکانی تونس کۆنتترۆل بکرێ، یارمەتی بە پاراستنی سنوور بدا، ئەوەی کە تێکنۆلۆژی نوێیان بدەنێ، ئەوەی کە لەباری آیتی و لەباری سیستەمە تازەکانەوە سنوورەکانی تونس بەهێزتر بکەن. بەڵام بەشێکی دیکەشی هەر لەو پرۆژەی کۆچەدا بەڕێوەبردنی پۆلیسی گشتی سیاسەتی گشتی بۆ کۆچە و هەروەها تەوەرێکی دیکەی ئەو پرۆگرامە ئەو هاوکاریە هەوڵدانە بۆ گەڕانەوەی خەڵکی تونس بۆ تونس و هەروەها ئەو کەسانەی کە لە تونسەوە کۆچیان کردو بۆ ئەوروپایانی پیانان ریترن پالیسیز بەشێک لە ئەو پرۆژەیە و پرسی چوارەمیش کە هەر لە ئەو جوینت پرۆگرامەدا باسکراوە ئەوەیە کە لەسەر توێژینەوە و لەسەر بەڕێوەبردن و هەروەها باسکردن و تێکەڵکردنی پرسی کۆر لە سیستەمی پەروەردە و سیاسی و ئابووری وڵاتدا بۆ وێنە مەسەن چۆن بەرچاوی خەڵک ڕوون بکەینەوە بۆ مەسەلەی کۆچوە، هەروەها ئەوەی کە چۆن هۆکارە سەرەکیەکان ئەوەیان کە پێڵەن ڕوت کۆس ینی هۆکارە سەرەکیەکانی کۆچ بتوانن بە شێوەیەکی تۆکمە لە پلانێکی 4-5 ساڵەی داڕشتراودا بە شێوەی تۆژینەوە و پۆلیسی گشتی بتوانن کاری لەسەر بکەن. بەگشتی توانم بڵم کە پلانێکی هەمەگیرە و زۆر لایەن لە خۆی دەگرێتەوە. باشە دکتۆر، ناکۆچی وڵاتانی ئەوروپا لەبارەی کۆچەوە چییە؟ یعنی ئەمە چەندین ساڵە ئەم هەوڵە هەیە دەیانەوێت ڕێ لەم بابەتە بگرن کۆچی نایاسایی، چۆن دەتوانن ئەمە بکەن؟ کۆچی ناسایی لەلایەکەوە بەشێکی دەگەڕێتەوە هۆی
ئەو بێسەرەوبەرەیە کە لە پرسی سیاسەتی کۆچدا ینی مایگرشن پالیسی لە ئوروپادا هەیە. ئێمە کاتێک باسی ئوروپا دەکەین بەشێکی یەکێتی ئوروپایە، بەشێکشی بریتانیایە کە بۆ خۆی جۆرێک سیاسەتی هەیە و دوایی لە برێکسیتدا کە هات دەریا ئەو سەر لە شێوایە و سەرێشەوە بۆ ئوروپایانی. ئێستا ئێمە سیاسەتێکی گشتی بە نێوی مایگرشن پالیسی یەکە یەک تۆکمە بێ و یەک ئامانجی بێ بەڕاستی نییە، هەر وڵاتێک بخۆهێتی و لەو بێسەرەوبەرەیەشدا دەتوانێت هەر کەسێک بەڕێی خۆی لە ئاو بێنێتەوە و بەو شێوەیە کەسانێک و قاچاقچی و هەلپەرستیش لەو بۆشایانە کەڵک وەردەگرن. بۆیە دەتوانم بڵم بەشێکی زۆری دەگەرێتەوە سەر ئەو نەبوونی پۆلیسی و هەروەها ئەوەی کە یەکێتی ئوروپا ئێستا پێویستی بە هێزی کار هەیە. ئەو هێزی کارە ئەو بە شێوەیەک دی هەیە بە کۆچی یاسایی دابینی بکە، بەڵام چونکە ئەو پێداویستیان ئەو ڕێکوارمنتانەی کە بۆ کۆچبەرێکی ئاسایی کە بۆ وێنە بچێت بۆ ئەڵمانیا بۆ بەریتانیا کار بکە ئەوەندە زۆرە کە هەموو کەسێک ناگرێتەوە، خەڵکێکی زۆر دەی هەیە ڕێگای نایاسایی سەرڕای هەموو کێشە و نەهامەتەکانی بگرێتە پێش بۆی کە خۆی بگەێنێتە یەکێتی ئوروپا یا وڵاتانی ئوروپای بگشتی. بەڵێ بەڕێز دکتۆر ژیار ئاغاپوری مامۆستای پەیوەندی دەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی دهۆک هەروە توێژەر لە بواری کۆچ لە لەندەن، سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.